دەستگیرکراوانی بادینان لە زیندانەکانی شاری هەولێر لە دۆخێکی خراپدان. 5 لە دەستگیرکراوانی شیلاتزێ کە ماوەی 3 هەفتەیەمانیان گرتووە لە دۆخێکی تەندروستی زۆر خراپدان. وەک پارێزەری جیراوان ئاماژەی بۆ دەکات ئەگەری ئەوە هەیە 2 لە دەستگیراوان گیان لەدەست بدەن چونکە دۆخی تەندروستیان زۆر خراپە. تەنها مەطالیبان ئەوەندە درن ئەوراقەکانمان ڕەوانەی محکەمە بکەن. بەڕاستی ماوەیەکی زۆر نزیکی ساڵێک و نیوە ئەوراقیان لە خۆناغی تەحقیقیە ئاسایش ڕەوانەی محکەمەیان ناکات هەرجارە بە بیانوویەک مماتەڕە دەکەن ئەوەش بیتە هۆکاری ئەوەی کە ئەوانە زۆر بێئەمەل بن و بڕیاریان داوە تا مردنمانگرتن نەشێن کە ئەوە زۆر خەتەرە یعنی لە هەر کاتێک کە بەداخەوە جێگای داخیشە پێشمان نەخۆشە قسە دەکەین هەر کاتێک ئەمە لە سۆڕانی ئەوەی کە یەک لەوانە گیانە دەست بدە بە تایبەتی دوانیان ئێستا تەندروستیان زۆر خراپە. چالاکوانێکی کۆمەڵی مەدەنی و چاودێر بۆ کەیسی دەگیرکراوانی بادینان ئاماژە بۆ دەکات کەیسی دەگیرکراوانی بادینان بە سیاسی کراوە و ئامانج لێی چاوترساندنی خەڵکی بادینانە. ئەمەش پشتیوانی هەرێم لە ڕووی نێودەوڵەتیەوە لاواز دەکات. لە ڕاستیدا جارێ شرکەی هەرێم کوردستان دۆخی زۆر ناسکە وا دەکات ئەم ڕیزە بەیاننامەی کە لە ساڵی ڕابردوو لەسەر هەرێمی کوردستان دەرچووکە ئێستا ژێمە باجەکەی دەدەین کە پشتیوانی نێودەوڵەت ئەگەر سیر بکەیت لە بۆ هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ لاوازیە یەکێک لە فاکتەرە سەرچیەکان ئەو بابەتەیە کە پێشێلکردنی مافی مرۆڤەکە وا دەکات ینی کۆمەلگای نێودەوڵەتی ئاور چیزی لە هەرێمی کوردستان نەداتەوە و بە تاکید ئەگەر ئەو کەیسە زوویەک لا نەکرێتەوە باجی قورستر بە پلە یەکەم دەسەڵات دەیدا دواتریش خەڵکی کوردستانیش. هەر سەبارەت بە دەگیرکراوانی بادینان ڕۆژنامەنووسێک ئەوە دەخاتە ڕوو کە سەرۆکی حکوومەت بێباکە لەو ڕەشبگیریەی کە لە بادینان ئەنجام دەدرێت لەوە کارەساتر ئەوەیە کە کەیسەکەیان بەلاڕێدا دەبرێت. لە هەبی ناخۆشتر و مەترسیترەوەی کە ئەم حکوومەتە و بەدایبەتر سەرۆکی حکوومەت بێباکە لەو هەموو ئازار و ئەشکەنجدان و دەستگیرکردنی ئەم ڕۆژنامە و چالاکوانانە لەوەش مەترسیدارترەوەی کاتێک کە دەستگیر دەکرێن کە خۆیان باسییانەوە کردووە دەستکاری پراوی لێکۆڵینەوەکانیان کردووە و تۆماری ڤیدیۆیی بە زۆر دانپێدانیان پێدانراوە. لە ماوەی ڕابردوودا 81 کەس لە خەڵکی بادینان بە بیانووی جیا دەستگیرکران ژمارەیەک لەوان ئازاد کران و ژمارەیەکی دیکەیان دادگای کران. لەو ژمارەیەش تا ئێستا 13 کەسیان لە زیندانەکان ماون. 5 لەوان لە خەڵکی شلاتزێن و بۆ ماوەی 1 ساڵ و نیوە کەیسەکەیان لە ئاسایشە و تا ئێستا ڕەوانەی دادگا نەکراوە و ماوەی 3 هەفتەشە مانیان گرتووە و تەنها داوایان ئەوەیە کە پارێزەرەکانیان ببین و کەیسەکەیان ڕەوانەی دادگا بکرێت. سیرۆ حوسێن، کورسان نیوز، هەولێر.